حازر بووم ئەها ئێستا بەڕێ دەکەوم جلک ئەوەندە جوان خۆم گۆڕیوە ئەدێت و داواز لەو قسانە بێنە ئەدێم هەموو ڕۆژە لەگەڵ یەکنینە غەریبی چی من دەکەی باشە ئێستا بەڕێ دەکەوم باشە دێ دەزانی چی کتابەکان زوو تەواو دەکەین ئیزنەچی لە مدیر وەردەگرین دو قۆڵی پیاسە چی خۆش دەکەین مێشکمان تێک چوو لە دایرەی باشە دەی خوا حافیز مێشکمان تێک چوو لە دایرە والله وی بسم الله و لە چێ پەیدا بوویە تو لۆ خۆم ئەو شۆخەوە چی ناخۆشم دیتەوە لە چێ پەیدا بوویە تو والله خەونی زۆر ناخۆشی تێ لێ بۆ سوێنی باسی ئەو شتە خۆشانە دەکەن قسە خۆشی چی ئەوە لەگەڵ چه مۆعیدت هەیە و لەگەڵ چێ دەڕۆی دەوا بڵێ ئەو لەگەڵ چی قسەم دەکرد نازانی ئەو برادرم لە دایرێ لەگەڵم گوتی چت لەبەر کردیە گوتمەوە لەبەر کردیە 2 دقیقە دەگەمە دایرە ئەو برادەرێت و ئەتو هەموو ڕۆژێ لەگەری لە دایرەی پێی دەوێت لە تەلەفۆنی بپرسیتن ئەرە خۆت و جوان کردیە و ئەرێ چ لەبەر کردیە و ئەرە کێنێ دەگێ وێندەر ئەرە دوایە چ بکەین دوای مۆعیدی کو وەردەگرن دەچن لە چێدا دەریشن بەخێر ئەرێ باشە پێم ناڵێت تو کەنجی وا بووی ئەو ئاینە ئەوی نەچێلۆ منی ئەو لەگەڵ چی قسە دەکەی و نازانم چ هەرو دڵپیسێش مابوو دڵپیست سەمر هەمووشتم جێ خۆم جێ لێ بوو چ جێ لێ بوو جێم لێ بوو گوتی کو خۆت جوان کردیە کو خۆ ڕازاندیتەوە کەینێ دەی غەریبی دەکەم بە شەرەفت نەفەرێک لە دایرێبی یعنی هەموو ڕۆژ لەبەر چاوی غەریبی دەکاتن ئەرێ پێم بڵێ تو سوحبەت دەکەی یان بەڕاستی دەڵم دەستە خوشکم بوو قسەم لەگەڵی کرد گوتم ئێستا 2 دقیقە دەگەمە دایرە ئەکە دەستە خوشک و دەستە کەرەوز ناخۆ لێ بکوانە گوتە من ناڕۆی یعنی ناڕۆی هیچکە نە دەرێ نە پێش دەرکە نە دایرە نما تێگەیشتی هەرەوە مابوو باوڕۆ بڕۆمە دایرە غیاب نەدرێم بینەوە 2 قسە لەگەڵ پێت دەرم دەرشە دیارە تۆم بە پیاو نازانینەوە ماری پێت دەرم ناچێ دەرێ یعنی ناچێ دەرێ هیچکە ناچێ دایرەش لە دایرەش دەبی فەسڵ بکرێ و ناچێ دەرێ و تەواو هەرەوە مابوو پێت دەرم بێتە بۆ قسەی زیاتیش نەکەی بسم الله وەچیە دەدانشە شەر و خەپا ئەزە بزانم چێ بێریدا تێپەر دەبی والله چێشکە بە سەمارمدا تێپەر بدەوی بیش وازانم تێ ناکەم هەموو ڕۆژێ تەلەفۆن لە من گوێنەیە ئەلو چۆنی حەیاتم یارم پیاو نیمە لەمارێ خۆشەمەوەی برامە ئەلو خوشکێ کوی باشی برامە حواڵەت بزانە هیچ لە برای خۆی دەپرسیەت و لۆ کۆچی ئەمە منداڵمان بووە بەداک و باب گەورە بێدە چ بکەم پێم نەکرا بەخوای برام بێم دەزانین چیا واز لەو مەوزوعانە بێرە ئەدی باب موان کوونە وەڵا باشن هەمویان باش سەلامت لێ ئەتوو کوی وەڵا ئەمن باش نیمە ئەمن زۆر خراپم لۆ دەزانی ئەدی شێرۆ دەردەچی دایتە من دەڵێ نابی بچێ دەوام هەرەوە ما بوو دڵپیسیش لە من دەکا ئەو ڕۆخۆ نەچوومە دەوام ئەمن بەڕاستە ناری بچێ دەوامی دەڵێ لەگەڵ چی قسان دەکەی ئەوە چێ بۆ قسەت لەگەڵی کردیا دڵم دەستە خوشکم بووە مەوعیدم دایتەیە پێم گوتێ ئەو جرکەی لەبەر دەکەم پێکەوە دەچینە دەرێ دوو قۆڵی وەڵا ئەوە لەگەڵ چی قسەت کردێ بە من دەڵێ بەڕاستی تاتوو ئەرێ وەڵا دەزانین چی برام جۆڕاگرا بە بابیشم بڵێ حەز دەکەم هەر ئەوڕۆ بێن یەکلایکەنەوە یەکلای دەکەینەوە وەرن قسەی لەگەڵ کەن ئەوە حاڵمنی تێدامەوە وەزعە ئەو پیاوە زەعیفەوەی لەهات شەربەت و فرۆشی لە تو بداتن غەدر لێ بکە دەباشە دەی چاوەڕێتان دەکەم زوو وەرن قسەی لەگەڵ کەن بەڕاستی ئەمن ئەو ماڵی لۆ بەجێ دێڵماوە هابڕوە بەجێمەیە لە دەبی ئەو ماڵەکەی بەجێ بێنیتن چ بە من دەڵێ دەبی واز لە دەوام بێنی واز لە دایرە بینی خلاص لەو ڕۆ نابی بڕۆیە دەرێ ئایکو چەند ساڵ خیدتت حتى شهادتي لا او معاشر زوالاتي كو واش معاشر ديني ها اري والله برا ما هبه من دليتن قباشات وقبات خوشكا بابا قبات كي سبو خمادين بخيرتي وحلي ذكم وتزاني من بيكسم ولا كاتشخو ولا بابا هل انت داترو بابا جيان ها تيا زوايا كمان زعيفك خلاص كبري ايه تختي خير خوشكا كمان اذا اعتبرت ماسحه الصوندو بيلقي وتو راسي هذه خو بقى شمديها ايه باش ناري لسرتيا لازم دلي نبي دوامك دلي بيسبوها لقى برادر شخصي دكا دلي هو بويا ادا سامسي دلي بيسبوها دلي بيسبوها او ها اليوم غير وردي كم بس بارسا
هو دراوەستە با بچینە وێندەرێ بزانین مەسەلە چییە؟ ئەگە زانیمان خەتای کچیژیمەیە ئەندەی دیلێدن ئەگە زانیمان خەتاویە معنەوە ئەمەش تەخسیری ناکەی نابی قبول بکەی بابەت گیان نانە قبول ناکەم کورەوە خوشکمانە بەستە زمانەی قبول ناکەم بڕۆ با بڕۆین کەتە بندە سیاو ساڵمەی هەوار بڕۆ دەی ئەمن ئەوەل جار بەنگۆم گوت کورە ئەوە ئیژینێ نییە ژنی نادەمە ئەو زر پەستورەی ئەنگو هەگوتان بابا برادرمە نازانم گوتم برادرمە کابراایکی ڕەشیقا بەستە زمانە کورە ڕەشیقی چ دیتیتە دەرەی فەردەیە دەبڕێدا کلاسکۆفی بینم نا دەبڕۆ بڕۆ بابزای مەسەلە چێتە دوایە ئەوەی ئەمن لە دوی دەگەڕام ئەوە چێە خۆمانین خۆتان و چێنە کاکە دەبکەوە خۆمانی برا شوێنە کاکە نای بزانمە توچەی بکەوە دەمناسی کاکە قابلێ نەمناسی ئەمە کەس ناناسیین پێم برێت توچەی بەرم کاکەەوە بیزار بێمە و دەکرێت قەپاتە دەبکەوە پارەی مۆری دەم دەوێت پارەی کارەبام دەوێت ئۆی هەرەوەما بە فێری مۆری دەبێ لە دەرکەی عالەمێ بدەیت بەرە کاکە دەبکەوە برام دەبکەوە پێت دەرم ناکەمەوە تەواو هەتا پێم نەدێت توچەی کاکە مانجی دیش پارە نەدایە دەبکەوە برام یعنی تو ئێستا لە بۆ پارەی مۆری دەیاتی ئەدی لە بە چاتیمە دەڕاوستە یەک دقە فەرموو کاکە سلام علیکم عەلەیکوم سەلام سەرچاو کاکە پارەی مۆری دەم دەوێت پارەی کارەبای چی دەکەت قەپات کردێ کاکە کاکە چ بکەین هیچمان هەیە لەبە خەڵکی لەبە مندارە ناوێت هەبەر دیفرەت دەنەماڵە بەرە بابا تو دەرەی جوزمنداری ئەو دەکرد واقعی کردیا ئەو بیزار بێم دەرکەی ناکەنەوە بۆ ئەلان کاچی خۆم پێم گوتی ئەمە لەبە منداڵەن دەرکەم قەپات کردەوە ئاگاشم لێنە بە تو لە دەرکەتدایە سەکت پێ بڵێم عاجزمە بە ئێ والله ئەتونیا ئێ ئاسایینی تەبیعینی یعنی کو یعنی کۆکو یعنی تێک سویمە ئایسێ بیزار لە دەرکەی دەندەکەی ناکەوە ئەکە کاکە تو لە بۆ چاتی لە بۆ شەڕیاتیان لە بۆ پارەی هەبی نەبیشتەکەی ئیلا ئەز ئەو کەی مشکلی تووە کاکە مانجی دیشپارە نەدایە بینە کاکە وەستەکەم دەستبێنە پارەکە لۆ دێنە لۆ سبەلی کاکە لۆ ئێستا نامدەیە کاکە ئێستا دۆلارم پێ خوردن پێی نسبێ دەمێ معنای هەیە کاکە ئەکە معنای هەبی و معنای نەبی مانجی دیش 200,000 قەرداری ئەو ماگەش 25,000 زیاد بووە کاکە 45 دەکا 50,000 دەمێ دەی وەستەکەم دێ بینە سەرچاو دەکرد وا قەپات کردیە سەرچاوم یاڵە خواتی پافی سەرچاو سبێنێ دەمێ ها پارەکە گەنات کارەباکەی دەبڕم باشە سبێنێ ببڕە یاڵە دەی سەرچاو سەرچاوم والله ذاكوشم والله والله باب مرة ومابو نوبتي باري كهرباء من بدو سكتي ما زنابي شم داوي باري كهرباء من ذكر لا تسمو اللي بيدك انا تا باري كهرباء تمدني ما تخراني بي ابزام لقات الشندر كيف كوا كيف كوا قاساي قبول لكم لي بقى اول جاري كمينيا جاري بيستم كيف كوا كيف كوا كيف كوا ورنا ودي تقول لو ليت ها لو غادي لك لا وستم تناسل لك ها لا ودي نفسي ايوه لو ليت ها بقرعان لبخاطر تولي استبو ما سيحو بشي دش دەزان با بچێ شو بسير شو لا شو اليدين زای مەسەلە چیە دەبڕۆ كنا تولي ويلم بدي ها اتولي ويلم بدي لا ودي ما تقولي كل الناس هاي اللي بدها هيك بڕۆ ژۆردەی بڕۆ ژۆری حیدەی بڕۆ ژۆردەی لا تسي ها بڕۆ ژۆردەی لا تسي قوتم لا تسي قوتم لا تسي السلام عليكم السلام عليكم السلام بابا بخيري خێرە هبو تشبك تدري يا بابا لا ورا برام ورا ناي خويا قلت يا ابو دليل هذا ودوت سيادتك اخويا نانا کوڕمە لۆ جوانیە مۆدیلە هو موديلا بخير خوش بي لۆ جوانی بخير بين خوش بي دەزانیتی بابا ئەوڕۆ لێنە گەڕای بچمە دایرە بەزمە چی کردێ بە من مەگەر خوابزانێ ئەم هیچ کە تەحمل لەگەڵ ئەو پیاوەی نەمایە بەڕاستی دڵپیسێکی لە من دەکا هەرشتی وانە ئی باشە لۆ کوڕم لۆ با بکەم بابزای مەسەلە چیە باشە لۆ دڵپیسی لێ دەکەی ئەگەر بابا ئەگەر دڵپیسی لێ دەکەی ئەگەر خەتای کچیمەیە بەخوای ئامن لە ئێستا زووتر نیە کچی خۆم ڕاست دەبەمەوە لۆ خۆ ژنەشی بینە
وەرە بابا من نەچاوم لە ژنی دیە و لە ژنی دیش دێنم ئەدیسیەوە دەکردیا وەرە بابا خۆتۆرە نەکێ کرا لە پێش پرسیدەرینە ئەوە چێ دوو هاتە خوارێ ئەو مۆدی لە لۆخۆ وای لێ کردیە دانیشە بەسە تەنازول مەکە ئەو تەنازولەتی ئەومەی کوشت بەسە کوورم با تێبگەی مەسەلەتی جێبگرە مامنۆزات ئەمە زۆر احترامی تو دەگرم وایە مەمنونتم ئەوە لە دەرە شەفشی کردە بە خاطر تو قسەم لەگەری نەکرد قبولەکەی لێها قبولەکەی خەتی لەکردە دا پرتی چ لەکردیا لەسرە خۆ دراوەستە بزانین مەسەلەتی کوورم دەراوەست ئەدێ من لەگەڵ وەی تەلەفۆنم کرد گوتم وەرە تەماشای حاڵم کە لێ نەگەڕای ئەوڕۆ من بچمە دەوام لەسەر دڵپیسی دە پێ بڵێ بزانە چییە ئێلۆ لێ نەگەڕای چی بیستە دەوام کوڕم مامنۆزات جێبگرە بەڕاستی ئەمن لێ تێناگەم هەردەمێ لەگە کەسێکی تەلەفۆن دەکە و نازانم لە مۆزوعانە سەرم دەرناچیوتەوە سەر دەرناچی چییە؟ ئەدی پێم نەگوتی دەستە خوشکمە لە دایرە لەگەڵما پێکەوە دەچین ئیزنەچی وەردەگرین دوو پیاسی دەکەین ئەمن بەخۆم خەوچی ناخۆشم دیت بابە لەخێ ڕێک هاتیتە پشتم هەر زراویشم جوو چییە؟ وەڵا ئەوە چێ قسەی لەگەڵ دەکەی ئەوە وەزعامی تێدامە بابا؟ جێبگرن ئەتوو باپی وەی ئەوەش برایتی ئەو ژنێ من بەڕاستی ئێستا وشی جاران نمایە ئەمن ئەو ڕۆسبێنێ هاتم لێرە دانیشتم بە تەلەفۆن لەگەی کەچی قسەی دەکرد دێگۆ حیاتم شمەکەکە لە بەرکردیا ئێستا دێمە دایرەی ئارێوەڵە خۆم بەدری و ڕازانتەوە دوایش والله وەیکۆ ئەمە دەزانم لەگە چێ قسەی دەکرد لەگە چێ قەدرێ کورتە باڵا برادەریتی ڕاستەکە ئەدی ئەو دەزانێتن ئەمن هەموو شتێکی پێدەڵمەوە برامە قەدری قسەیتی دەستە خوشتی ها قەدیم لە گەڕێکی پێکەوە قەدرێ بەستە زمان کەس دڵپیسک لە قەدرێ کردیا باشم مام نەوزات کەسەیە بە برایەکی بری لەگە چێ قسان دەکەو بە مێردەکەی نەری لەگە چێ قسەی دەکا باشە معنای یەکتم وایە هاکە قسەکەی ویش تەواوە ئێ بەخۆی دەزانێت جوێی لە هەموو قسەکان بوو ئەم نیش تەلەفۆن ئەو گوتی منداڵمان بۆ نەهاتیەکنم گوتم برامۆ تەماشای وەزعی من کە لۆیە نەهاتیمە باشە باشە کە ئەوە هەمووی بەلایەک ئەتولۆ بە سۆندان لێدای بە سۆندەی ئەمن وەرە مامنۆزات ئەم کوترم دێ بە سۆندە لە ژنی خۆم بدەم ئەوە پێ بری بزانم لێمدایە ئەرۆڵا لێت دایمە خۆ بختان ناکەم بە سۆندەی ئای بابا جێبگرە مامنۆزات بەڕاستیت پێ برێم ئەو ژنێ من ئێستا تێگەیشتم هیچ عیبی نییە هەموو ئەو دم و چاو قۆپایە هەموو سوخەتی ئەو خوشکەی خۆی تێکدایە بەڕاستی ئەوها ئەرێ وەڵڵاهی مامنۆزات پێ برێ سوندی بدە بزانم کەری لێمدایە دەبینی ئەو پیاوە ڕەشقا و چوو دەکات سەرمان قبول مەکەنەی درۆت دەرەی گوت بە سۆندەی ئەمە کاکۆ گوتم بە مەستەرەی لێیاندایە لا حول ولا قوة إلا بالله جۆم لە کوڕم بەرێوە ئەمە قسەکت پێ دەرێ بەڵێ هەکە ئەمە زانیم هەموو مەسەلەکە چییە مەسەلەکە ئەوەندەیە ئەتوو دەرپیسی لە ژنی خۆت دەکەی کوڕ وەڵڵاهی مامنۆزات قسەشی ڕاستیت پێ برێم ئەرێ وەڵڵا من دەرپیسیم کرد بەس ئەوەش ئیشی خراپی کرد دقتخەیە ئەرێ وەڵڵا باشە لۆ کوڕم لۆ لە باتی دوو قسەی خێر بکەی لۆ بینی ئەو دوای تێکدای ئەو بسە ساعت خەدر لەوە دەکات لێیدا لە برسا کوشتیتی بەخۆشی قەڵەو بووە نا غەدری لێ ناکاتن ئەتو ڕاوەستە قسەی مەکە کوڕم ئاتوو لە هەموو چاکترەوەی ئەو دڵپیسەی لە خۆتەگرا ئەمە کچی خۆمان دەناسین دەزانین کچی خۆمان کووە کچی خۆم ئەگەر خراپ باە ئەگەر هەر شتێک باە ئەم بەخۆم عیلازم دەکرد وان ئەمریکا دایتیمە تو معنای وایە دیارە کچەکی لۆ هاتە داخوازی وەڵڵا لەبەوەی بە پیام زان و مارێکی باش بوون ڕێک و پێک بوون بەناوبانگ بوون لێ هات ئێدە خلاص ئیدە مشکلە ئەمە یەک پرسیارم هەیە ئەگەر ئەمن بە سۆندەی لەو ئافرەتەم دابوو دیارە ئەمیش سانابم هەر دڵم پیس دەبیتن بەس ئەگەر ئەم بە سۆندەی لێم نەدابوو ئەویش درۆی کرد دەبی واز لەو درۆیانە بینی کە ئەو درۆم لەگەنەکە ئەمش دڕی لێ پیس ناکەم ئەی وەڵڵاهی قسەکە تەواوە کچم بەڕاستی پێم برێ بێدرۆ ئەمن بابی تومە وەنیا درۆ لەگەڵ من نەکردی هەتا ئێستا پێم برێ ئەوە بە سۆندەی لێیداییان نا بەماسیحی لێیدایە ئەتۆ قسان مەکە دەزانین چێ بابا ناوەڵە لێی نەدایمە دەردێنی گورە دەبەسە قسەمان کردپینەی بکەین ئەو بوختانی بە من کرد ئەمریش لە تۆڵی وی بوختانە چکەم کردم بە سۆندە لێیدا چانە بوو تووشی قەتەشی نەبووم بۆ سبەنەیە بۆ خۆم داوام بچم تەشتیری بخۆم گورەدا ئەمرت نەبینێ هەر حەز لە خواردنی دەرێبی تەشری بوو سەر بێچک و نازانم چ بەسە 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 لەگەڵ قسە قۆڕانەوە بابا من هیچکە درۆ ناکەم و ئەدبیت بەس ئەویش ئەو دەپیسی فڕێداتم تەواو کوڕم ئەوە بڕیاریدا هەر درۆیەکی کرد بە من دەرێ ئاتوش کچم هەر دڵپیسی کرد ڕاست دەی بە من دەرێ وەڵڵاهی مام لەوزات کو تەمەشای بابی خۆم دەکەم ئەو هەش تەمەشای جو دەکەم ئەمیش عینە وازان باک بە کورە ئەتۆ قسام مەکە واز دۆ فیتەکاری بینە ئەمر درێژ بی کوڕم
هەسە با بڕندی چیەوە؟ هەستە جارەشی دیش ئەو پورتە پورت و گارەگار و دیقدقەی خوشتی شدمەدا با ماری لێ تێک نەچیتن تێگەیشی هەسە بڕێن پرسیت لێ کردێ بڕۆ هەسە بڕدێ حافظ خاتان لەگەڵ بێ. سەرچاو بخێر خاتان بێ.